باشە دکتۆر بێمە سەر ئەو پرسیارێک کە گوتم پرسیاری خۆمە. کوڕەکەی من 3 ساڵە باشە کاتێک تەمەشای تەلەڤیزۆن دەکات بێگومان شتی بە سوودیرۆ پێ پیشان دەدەم و تەمەشای دەکاتە زۆر جار دەبینم شتەکان دووبارە دەکاتەوە. ئەو شتە خراپە یانیش باشە مەسەڵەن کە شتێکی باش دەبینی دووبارەی دەکاتەوە. دووبارەکردن ئەوە یەکێکە لە هینەکان یان لە چی پێڵێن بەعەرەبی تەطەور القدرة العقلية يعني مشکی چالاکە بێنی پێشەکەوێ ئەو یەکێکە لە خۆتۆکان باشە ئەو دووبارەکردنەوە نامێنێ لە عمرەیەکە دوای دەڕوە ئیتر احتیادی دەبێت نۆرمال دەبێت ئەوە شتێکە لە تەطەوری هینی قسەکردن و مشکی کە تەطەورەکات. زۆر باشە دکتۆر لە کۆتاییدا دەمەوێت لێ بپرسم چیت هەبوو لە بۆ پرۆگرامەکەم و چ پەیامێکی گرنگت هەیە لە بۆ دایک و باوکان بە شێوەیەکی گشتی؟ وەڵی دەستخۆشتن لێ دەکەم بەرنمەیەکی زۆر باشە هیوادارم ئینشەڵا سەرکەوتوو بن و پەیامەکەم بۆ دایک و باوکە ئەوەیە وەکو چۆن من حەزەکەم یانی مناڵم سەرکەوتوو بێ حەزەکەم مناڵی هەموو دایک و باوکێک سەرکەوتوو بن و دایمەن مشکیان عەقلیان زیرەکایەتیان هەمووی باش بێ بەڵام ئەوەش ناکرێ بە پاڵکەوتن بەدانشن ئەبێ ئیشکی لەسەری ئەبێ ئیشکی لەسەر مناڵی خۆت هیلاکەی هەیە ئیشەکە لەسەر مناڵی خۆی دڵی لەسەرەتی بەڵام بەزایە دڕۆ نازانین چۆن بیکە هەیە ئیشەکە لەسەر مناڵی بە شێوازێکی ئاسان دەستکەوتێکی باشی ئەبێ جا هیوادارم ئاگایان لە مناڵی خۆیان بێ بە دڵ و بە عەقڵ منداڵی خۆیان بەخێوکەن مناڵێکی تەندروست و باشیان نەبێ هیوادارم مناڵی کوردستان هەمووی چاکە بن منش کە ئەو ڤیدیۆ ئەوشتانن کە بڵاو دەکەمەوە بۆ دایکەکانە بەو ڕێنمایانەی کە بەڕێستان و دکتۆرانی وەکو ئێوە ڕێنمایی بڵاو دەکەنەوە بێگومان سوودی دەبێت کاریگەری دەبێت هیواتم وەڵی خەڵک سوودی لێبینیوە یانی خەڵک بەتەکید یان سوودیان لێبینیوە وەلحەمدولillah وشکر ئەو شتە ئەو ئەرکێ لەسەر ئێمە بۆیان دەکەی